سڵاتان لێ بۆم کاتتان باش بەرنامە ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. سێکتەری پەروەردە بە هەموو بەشە جیاوازەکانیوە هەمیشە لە تەواوی دنیا نەخشە ڕێگایەکی گرنگ بوو بۆ پێشکەوتنی لایەنی ژیاری و شارستانی بۆ دروستکردنی تاکێکی تەندروست لە ڕووی بیرکردنەوە و بەتایبەتی ئێمە دەزانی لە کابینی نوێمی حکوومەت لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە پرۆژێکی هاوبەش بۆ یەکخستنەوە و سەرپێخستنەوەی پرۆسەی پەروەردە هەبوو. من پرسیار دەکەم کە ئەوەی پەیوەندی بە بابەتی بە ئەلیکترۆنیکردنی کاروبارەکانی وەزارەت و منهەجی خوێندنەوە هەبوو کە پرۆژەیەکی نەوعی وەزارەتی پەروەردە بوو لە کابینی نوێم. ئەم پرۆسەیە بەکوێ گەیشت، چۆن ئیشی لەسەر کرا، ئامانج و مەهامی پرۆژەکە چی بوو، توانی وەکو خۆی بگات بۆ و ئامانجەی کە بۆی دانرابوو. حتمما لەگەڵ هەموو ئەمانە باس لە تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان و کەمکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن کە ئەم ساڵ لە هەندێک لە بەش و ناوچە جیاوازەکانی هەرێم بەهۆی بایکۆتەوە بەشێک لە قوتابیان لە خوێندنی ئەم ساڵ دواکەوتن کە ئەمە ئایا وا دەکات کە تاقیکردنەوەکان بۆ سەروەخت و ماوەیەکی دیاریکرا و دوا بخرێت. هەموو ئەمانە دەکەمە تەور و قسەی زیاترم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاواز ڕەوف ئەندامی لیژنەی وەزارەتی پەروەردە و بەشی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم. ئاوازخان سپاس بۆ ئەم دەرفەتە، بەخێربێیت. سپاس دەکەم بۆ بانگێشکردنە. دووبارە بەخێرێت. ئاوازخان، یەکێک لەو کارانەی کە بە ئێستاشەوە لە نێو میدیا و هاوڵاتی و قوتابیدا باس دەکرێت پرۆژەی بە ئەلیکترۆنیکردنی پرۆگرامەکانی خوێندن بوو. ئەم پرۆژەیە چۆن ئیشی لەسەر کرا؟ ئەسڵان پرۆژەیەکی لەم شێوەیە بوو، ئامانجی چی بوو؟ ئەم پرۆژەیە ساڵ پار بە بڕیاری وەزارەتی پەروەردە بەڕێز دکتۆر ئالان حەمە سەعید وەزیری پەروەردە لەگەڵ بەڕێز مامۆستا حەسەن سەرتیبجاف بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان و ئارین کوردی کە بەشی دیزاینی کتێبەکانە لەگەڵ بەڕێز مامۆستا چیمەن کەریم کە بەڕێوەبەری بەشی کوردیە کە پێکەوە بە ئەلیکترۆنیکردنی وانەکان بۆ منهەجی بازنی یەکەم کە بە تایبەت پۆلی یەکەم کە ئێمە خەریکین بۆ بە ئەلیکترۆنیکردنی وانەکان کە بەم شێوەیە ئەم بارکۆدە لەسەر کتێبەکە دانراوە. ئەم بارکۆدە ئەلیکترۆنیە کە مۆبایلیا ئایپاد ئەخرێتە سەری و لینکەکە هێنێت کەوانێکی کاملە. وانەکەش کە خۆم وتومەتەوانە هەروەها هۆراوەکانیشمان کردو بە شێوازی کلیپ، هۆراوەکانیش بە شێوەی ڤیدۆیە کلیپە کە ئەمیش ئاسانکاریە بۆ مناڵەکان کە بتوانین لە ڕێگەی ئەو ڤیدۆیەوە هۆراوەکان بە ئاسانی لەبەر بکەن. ئەگەر پرسیارەکە ئەو بێت کەواتە بیرکردنەوە لەم پرۆژەیە و بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت دەچێتە چوارچێوەی پەرەپێدانی توانەکانی قوتابی و پرۆژەیەکی نوێشە لە دنیای مۆدێرنە. کەواتە پرسیارەکە ئەوەیە خوێندن لە ڕێگەی پرۆگرام و کتێب و ڕاستەوخۆ قوتابێک لە پۆلدادا دەنیشە بەرامبەر بە مامۆستاکەی و خوێندن لە ڕێگەی ئەم سایتە ئەلیکترۆنیەوە کە وەکو کتێب داتان ناوە جیاوازەکەی چییە؟ جیاوازێکی ئەوەیە ئەگەر هاتوو قوتابی لە پۆلدا تێنەگەیشت ئەوە توانێت لە ماڵەوە بە هاوکاری دایک و باوک وانەکە دووبارە بکرێتەوانێ لە ڕێگەی مۆبایلی ئایپادەوە لەژێر چاودێریە بێت وانەکە بخوێنێتەوانێ و ئەتوانین بڵین ئەو کاتانی کە کۆڤید-19 هەبوو کۆرۆناکە کە خوێندن ڕاوەستا ئەمەش سوودێکی ئەبێت بۆ کاتێکی ئاوا و هەروەها زۆربەی مامۆستا ئەزانین کە ڕێبەر ناخوێنێتەوە ڕێبەری مامۆستا ئەمیش وانانش لەگەڵ هۆراوەکان سوودێکی باشی ئەبێت بۆ مامۆستایان. باشە، تا ئێستان پرۆژەی لە چەند ئاست و شێواز دەتاقی کراوەتەوە؟ بۆ منە ئەو ئاستانەی کە ئێوە ئەم پرۆژێتان تێدا پراکتیزە کردووە تەنها پۆلەکانی خوارەوەنەوەی کە پێی دەوتێت بنەڕەتی یاخۆت پرۆژەکە هەمەلایەنەوە دەگونجێ بۆ ئانی دیکەش بەمان شێوەیە پرۆژە بکرێتە کار؟ خۆی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی بازنەی یەک بە تایبەتی کرا بۆ پۆلی یەکەم و دووەم و سێم. لە پارەوە من خەریکم بۆ پۆلی یەکەم بە تایبەتی بەشی کوردی زمانی کوردی لە کتێبی کوردی پۆلی یەکەمەوە دەستمان پێ کردووە کە ئێستا خۆشحاڵانە لە ناوەندەکانی خوێندنی هەرێمی کوردستان بە زمانی سۆرانی و بادینی دەخوێنرێت. هەموو قوتابیان سودمەندن. بەڵێ هەموو ناوچە جیاوازەکانی گرتووە، هەموو ناوچە جیاوازەکانی ناوچە پارێزگایەکی دیاری هەمووی هەرێمی کوردستان ئەگرێتەوانێ بە ناوشار و دەرەو شار و گوندەکان. پرۆژە بۆ خۆی لە ناوەندەکانی خوێندن جێبەجێ دەکرێت؟ بەڵێ جێبەجێ کراوە.
فیدباکی قوتابی چۆن بۆ بۆم پرۆژەی ئاواسخان؟ فیدباکی قوتابی زۆر باش بوو لە ڕووی فێرکردن خۆی مامۆستای پۆلی یەک ئەبێت زۆر گرنگی بە شێوازی دەنگ و نووسینی پیتەکان بات شێوازەکە ئاسی زانستی قوتابی لە ڕووی نووسینەوە زۆر باش بوو ئەمش تیانوسیەکە کە لەگە کتێبەکە بۆ قوتابیە ئەتوانرێت دەفتەردانەنرێت ئەم تیانوسە زیاتر گرنگی بە پیتە چکە لە پۆلی یەک ئەبێت زۆر گرنگی بە دەنگ و پیت و شێوازی نووسینی پیت بدرێت. ئاواسخان خوێندن لە ڕێگەی ئەلکترۆنیەوە سەرکەوتوترەیە خو لە ڕێگەی پرۆگرام و کە ئەوەی لە ماوەی ڕابردوودا هەبووە بەڵێ یان هەردووکیان تەواوکەر یەکترین هەردووکیان تەواوکەری یەکترین بەڵام لە ئێستادا کە ئێمە لەژێر چاودێریە ئەمە بڵین زۆر باش ڕۆشتووە یعنی ئاسی زانستی قوتابی بەرز کردووەتەوانێ. خۆڕەنگە ئێستا بەرسارێکی مانتقی ئەوە بێت دەوتێ قوتابی بە ئامادەبوونی مامۆستاکەی لە ناوەندێکی خوێندن زۆر فێر نابێت چجای ئەوەی لە ڕێگەی ئەپ و لە ڕێگەی ئامێرێکی زیرەکەوە وانەکانی وەربگرێت. ئێ وەڵامتان بوو ئەمە چییە؟ وەڵی مناڵی ئێستا هەموو ئەگەر ئاگادار بین و بزانین ئەو مۆبایل و ئایپاتیکە بەدەستێوەیەتی زیاتر هەن گرنگی بە زۆر زۆر سەرکەوتون بە تایبەتی هەن لە زمانەکانە لە ڕێگەی یوتوبەوانەیە ئەم شێوازە بۆ مناڵ شێوازی دەنگ و ڕەنگە مناڵیش حەزی بەو شێوەیەیە بۆیە زیاتر سەرنجی مناڵەکە ڕائەکێشێت بۆ وانەکە کە زیاتر حەزی پێ بکە زۆربەی مناڵ حەزی بە کتێب کەمە لە ناوەندەکانی خوێندن ڕاستە بەڵام ئەگەر هاتوو لە حاڵەتێکی شا مامۆستا ئەمە کار ئاسانیشە بۆ مامۆستایان کاتیان بۆ کەمە کاتەوانە ئەتوانێت لە کاتێکا کە قوتابیەک لە پۆلدا تێنەگەیشت بۆ دووبارەکردنەوەی لە ماڵەوە یاخود واجبێکیان باتێ لە ماڵەوە دەتوانێت لە ڕێگەی وانەکەی ئەو وانەیە کە بە ئەلکترۆنی کراوە زیاتر تێبگات و وانەکە ئامادەکا بۆ بەیانی بۆ مامۆستایان تەنها مامۆستا سیری بکات و فیدباکی باتێ. پاکێجێکی تایە بە ناوی خانەی وروژاندنی پرسیار بۆ نمەگە قوتابیەک پرسیارێکی بۆ دروست ببێ بەرامبەر بە ئەو ئامێرەزیرەکەی کە دادەنیشە وانەکەی لێ دەخوێنێ ڕۆژانە چۆن ئەم پرسیارە وەڵام دەدرێتەوە بۆ قوتابی لە ماڵەوە بێت بەڵێ ئەگەر لە ماڵەوە بێ خۆی ئەبێ هەماهنگێکی زۆر باش لە نێوان قوتابخانە و خێزانەکاندا هەبێت ئەمیش لە ڕێگەی گروپەوەیە ئایا گروپی ڤایبەر بێت تەلیگرام بێ واتسئەپ بێت و بە تایبەتیش مامۆستایانی پۆلی یەک زۆر ماندوون و زۆریش حەز بەم گروپە هەنێ جاریش بە تایبەت لەگەڵ دایک و باوکەکاندا تێکەڵن ئەو کاتە لەو حاڵەتە ئەگەر دایک و باوکەکە بڵین خوێنەوارێکیشی نەبێ و نەتوانێت هاوکاری مناڵەکەی بکات دەتوانێت پەیوەندی بە مامۆستاکەی بکات یاخود پەیوەندی بە قوتابخانەکەی بکات. شتێکەیە بە ناوی خانەی وروژاندنی پرسیار لەم سیستما بۆ نمونە من ئەوم کە گوێم لە وەزیری پەروەردە بوو باسی ئەوەی دەکا کە ینی بەشتێکی تایە بە ناوی بەتابەتی ئەو لە پرۆژەی هەورە فێرگە کە لە ماوەی ڕابردوو تاقی کراوەتەوە و پێشم خۆشە پێم بڵێ ینی ئەم پرۆژەیە چی جیاوازێکی لەگەڵ ئەو پرۆژەی پێشتر هەیە کۆکو لە ناونیشان و تایتڵی هەورە فێرگە ڕاگەندرات. بەڵێ ئەوەی هەورە فێرگە کاتی کۆرۆناکە بوو باشە بەڵێ بەس ئەم هەروانە کاملەکەیە کە قوتابی داخلی یوتوبەکە ئەبێت و سێری ئەکات لەوێ بەڵێ پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی هەبوو دەتوانرات هەر لە ڕێگەی ئەلکترۆنیەکەەوە مامۆستا و قوتابی پەیوەندیکی باشیان هەبێت و بڵین ئالوگۆڕی پرسیارەکان وەڵامەکانیان هەبێت بەڵام ئەمە ئێستا ئێمە بۆ حاڵەتی ئەو حاڵەتە ئیشاڵا کە دووبارە نابێتەوە ڕوو نایەتەوانێ و کۆرۆنا و نەخۆشی وینانە ئەگەر حاڵەتێکی وابێ بەڵێ داینێنن. ئەم سیستمە بۆ چەند ئێستا کاری پێ دەکرێت؟ ئێستا لە ئاستی پۆلی یەکەمەوە دەستی پێکردووە لە ناوەندەکانی خوێندن بۆ هەموو ئاستەکانە بۆ هەموو ئاستەکانە بازنەی 1 و 2 3 و 4 خۆشحاڵانە بڵین گۆڕانکاری باش لە پرۆگرامەکانە کراوە هەموو وانەکان ئێمە ئێستا وانەی منهەجی هونەریشمان داناوە منهەجی هونەر کە پێک دێت لە وانەی شێوەکاری و شانۆ و مۆزیکە ئەویش بڵین هەرەکرێ بە شێوازی دیجیتال وانەی وەزش دانراوە منهەجی بۆ دانراوە پرۆگرام. ئاواسخان ئاستی فێرخواست دەکە ئەم وانە بەم شێوەیە بەم شێوە ئەلکترۆنیە؟ بەڵێ بڵین فیدباک ماوەرگتووە ئاسی تێر کردوون بە شێوەیەکی زۆر باش. خاڵێکی جیاواسی جەوهەری ئەگەر پێم بڵیت لە نێوان خوێندن لە ڕێگەی پرۆگرامەوە و خوێندن لە ڕێگەی ئەلکترۆنیەوە چییە بۆ نمونە وای لە وەزارەتی پەروەردە کردووەم پرۆژێ ڕاگەیەنێت ئەوەی کە خاڵێکی زۆر جەوهەری و جیاواز بێ لای مامۆستا ئاواز؟ بەڵێ خوێندنی پرۆگرام لە ناوەندەکانی خوێندنە
بە حکمی ئەوەی کە بڵین خول کەم کراوەتەوە بۆ مامۆستایان بڵین زۆربەی مامۆستایان بنەڕەتی اختصاصی خۆیان نییە بزانن ئەو شێوازە بۆ شێوازە بۆ وترێتەوانێ یان وتمان زۆربەی مامۆستایان سیری ڕێبەری مامۆستا ناکەن ڕێبەری کتێبەکە کە سیریکەن و بیخوێندنەوانێ ئەم وانانە کاراسانیە بۆ مامۆستانە کە بتوانن بە تەواوەتی یعنی سیری بکەن شێوازی ڕێگای هەنگاوەکانی وانەوتنەوە ببن. باشە وڵا هەرەوە پرسیارە ئاوازکان بۆ هەموو مامۆستایەک بەبێ گرفت دەتوانێت ئەم سیستمۆک و خۆی بە قوتابی بگەێنێ بەدڵنیاییەوە. من زۆربەی مامۆستا بڵین لە چەند مامۆستایەکی دیاریکراو دەتوانن ئەمە بکەن چۆن بۆ نمونە ئەم پرۆسەی کە ڕاتانگەیاندووە مامۆستا سەلیقە و شارەزایی بای ئەوەندەیە کە بتوانێت پرۆسەکە بەبێ گرفت بگەێنێتە بەرامبەر کە قوتابیە زۆربەی مامۆستا زۆربەی مامۆستا ئەتوانێت بەڵام وەکو وتمان خول نەکراوەتەوە بۆ مامۆستایان باشە خولێک هەبوو بە ناوی خولی ڕاهێنان پێما بێ هەر بۆ تەکمیلی ئەم پرۆژەیە بوو 600 مامۆستا بەشدار بوون لە پرۆسەکە ئەنی پێم خۆشە لەسەر ئەمە چەند مامۆستا تا ئێستا توانیان ئەو خولە تەواوکەن یان چەندی ئێستا لە قۆناغی پراکتیزە و وەرگرتنی ئەم خولانەدان پرۆژەی ڕاهێنان ئەم پرۆژەیە پرۆژێکی استراتیژیە کە بەڕێز دکتۆر ئالان حەمە سەعید وەزیری پەروەردە پێشنیاری لێ کردو لەگەڵ بەڕێز مامۆستا یەحیا سەید گوڵ کە ئەم بەڕێوەبەری ڕاهێنانی پەروەردەییە لە نووسینگەی جەنابی وەزیر کە پێکەوە کار لەسەر خول و کردنەوەی خول بوو بۆ مامۆستا 600 مامۆستا کە بوون بە مامۆستای ڕاهێنەر کە خۆمی کێکەم لە مامۆستایانی ڕاهێنەر ئەو خولەم بینیوە ئەم خولە بڵین لە 8 تەوەرە پێک هاتووە کام تەوەرانە کاری پێ دەکرێت لەژێر چاودێری بەڕێز مامۆستا ئالان کە خۆی سەرپەرشتی کارەکە ئاکات ئەم هەشتەوەرە بڵین خولی بەردەوام و ئۆنلاینی تێدایە بۆ مامۆستایان کە بەردەوام بن لە کارەکانیان و دوایی مامۆستایانی ڕاهێنەر لە ناوەندەکانی خوێندنە بە مامۆستای دەڵێت و دوایش مامۆستایان بە قوتابیان و دوای ئەوە هەڵسەنگاندن مامۆستا قوتابی لەلایەن مامۆستایانی ڕاهێنەرەوە وەردەگیرێت. ئاستی زانینی مامۆستا فراوانتر دەکات ئەم پرۆسەیە بە دڵنیاییەوە ئەگەر مامۆستا بڵین لەگەڵ گۆڕانکاری ئەم سەردەمەیە بێت ینی گۆڕانکاری کات لەم سەردەمەیە بە دڵنیاییەوە وەزارەتی پەروەردە لە توانای مامۆستاکانی ڕازیە هەندێک جار بۆ نمونە گلەیەوە دەکرێت هەندێک مامۆستا بۆ نمونە اختصاصی کوردیە بەڵام لەگەڵەوەدا چەندوانەیەکی دیکە بە قوتابی دەڵێتەوە کە اختصاصی خۆی نییە ئەمە بۆ تەفکرێک بۆ ڕێخستنەوەی ئەم بابەتە بەڵێ ئەوە فکرێکە بۆ ڕێخستنەوەی بابەتەوە خولیش دەکرێتەوە بۆ ئەگەر ئەم پرۆسەیە بەم شێوەیە بڕوات قوتابی لەماوەی ڕابردوو زیانی لێ کردووە بۆ نمونە مامۆستایەکە اختصاصی خۆی نەبێت بێدوانێک بە قوتابی بڵێتەوە کە شارەزای تێدا نەبێت ینی مەبەستم ئەوەیە ئەمە بۆتە گرفتێکی سەرەکی لە بەردەم کەرتی پەروەردەی ئێمە بەدڵنیایە گرفتێک هەبووە بەس بڵین کەوتوتەوە سەر توانە و مامۆستاکە کە حەز بکات خۆی بەرەو پێشەوە بەرێت و ئاسی زانستی خۆی لەگەڵ ئەم سەردەمەیە بگونجێنێت کەوتوتەوە سەر مامۆستا ئەو بە شەوانەی کە وەکو قۆناغی یەکەمی بنەڕەتی دانراوە هەندێک جارگلەی ئەوە دەکرێت کە وانەکان زۆر زیاتر لە توانای قوتابی هەندێک جاری عنی هەروەکو شتێکی ڕخنە ئامێز دەوترێت جانتایەکی قوتابی پۆلی یەکەم لە ئاست و قەبارەی خۆی گەورەترە پێ دوایە ئەم مەنهەجێک کە دانراوە مەنهەجێکە پراوپڕ بەتوانا و زیرەکی و لێهاتی قوتابی لەو خۆناغەدا دەخوات یان دەبێت کەم بکرێتەوە ئەم مەنهەجەکە ئێستا دانراوە پراوپڕ بۆ ئەوە دانراوە کە ئەو بڵین مەنهەجەکان کراوە بە دوو بەرگ بەرگی وەرزی یەکەم و بەرگی وەرزی دووەم کامەژ ئاسانکاریە بۆ جانتای قوتابی بۆ سەرجەم هینەکان بازنەکانە بازنی 1 و 2 3 و 4 ئەو کێشەیە چارەسەر دەکات کە هەبووە بەڵێ بە دڵنیایی باشە لە دوای ئەمەوە خۆک و وەزارەت بەنیازی چین پێتان باشە بۆ نمونم ئاستە لە ئەم پرۆگرامە لە ئاستەکانی دیکە تاقی بکرێتەوە بە دڵنیایی بەردەوامە بێ بەس ئێمە ئێستا حالیان پۆلی یەکەکە زمانی کوردیەکەیە ینی کتێبی کوردی پۆلی یەکە ئەگەر ئەوانیش تاوا بکرێت بە دڵنیاییەوە گرنگی و پەری زیاتری فراتری پێدرێت ئەم پرۆژەی بە ئەلیکترۆنیکردنی پرۆگرامەکان وا دەکات هەندێک پرۆگرام لە قاڵبدا یاخود گۆڕانکاری تێدا بکات لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە پێما بە ئەمەش پرۆژەیە بووکە وەزارەتی پەروەردە بۆ خۆی ئیشی لەسەر کرد یان ئەمە پاکێجێکی جیاوازترە ئاوازخان
گۆڕانکاری تەواوکات. باشە ئەم ساڵ لە هەندێک لە قوتابخانەکانی سنووری سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین بایکۆتێکی زۆر هەبوو پرۆسەی خوێندن دواکەوت قوتابی بەم حاڵی ئێستاوە کە ئێستاش پێم وابێ لە هەندێک ناوچە هەر بایکۆتە چۆن دەچێتە ینی تاقیکردنەوەکانی کۆتایی پۆلە ناکۆتاکان وەزارەتی پەروەردە چۆن ئەم میکانیزمە ڕێک دەخاتەوە بۆ ئەوەی دانی کەم ئەو مەنەجەی کە دانراوە وەکو خۆی بەبێ زیاد و کەم بە قوتابی بگەێنرێت و لەسەر ئاستی توانای قوتابی نەکەوێت لە داهاتووە. ئەم پرۆگرامەکان کۆتکراوە لەو ناوچانی کە بایکۆتە بە تایبەتی سلێمانی کۆتکراوانێ و بەس زیاتر مامۆستا ئەو بابەتانە هەڵبژێرێت کە ئاسی زانستی قوتابی بۆ ئاسی زانستی قوتابی گرنگە لە بازنەی 2 3 و 4 کورتکرایەوانی لە بازنەی یەکە مامۆستا دەبێت زیاتر گرنگی لە بتایبەت لە پۆلی یەکە ئەتوانێت چالاکی و ڕاهێنان کەم بکاتەوانە زیاتر گرنگی بە کارەی فێربوونی پیت بات بە شێوازی دەنگ و نووسینەکەی و پۆلی 2 3 ئیسە پاکێچێک کتێبی پۆلی 1 و 2 3 وەکو پاکێچێک دانراوە پۆلی یەکە ئەگەر هاتو قوتابی توانای کەم بوو یعنی توانێت ئەوەی نەبوو کە بە تەواتی فێر بێ لە پۆلی 2 خۆشبەختانە بەشی یەکەمی کتێبەکە تقریبی 30 لاپەڕەیەکە کە ئەمە پێداچوونەوەیەکە بۆ پیت و بڕگە و وشەکە قوتابی فێر بێ ئەگەر هاتو لە پۆلی 2 شانی توانی لە پۆلی 3 بە تەواوەتی تەواوکەری پۆلی 2 کتێبەکان وا دانراوە گۆڕانکارێکی زۆر باش کراوە لە کتێبی کوردی پۆلی 1 و 2 3 کە لە پۆلی دیکە ئاواسخان لە پۆلی 3 تەواو فێری خوێندن نووسینە بەڵێ لە بازنەی دووشە پار ساڵ پار ئێمە کتێبی پۆلی 4مان دانا کوردی باشە کە گۆڕانکاری تەواومان کردووە لە کتێبی کوردی پۆلی 4 کە هیچ خۆشحاڵانە بێ بە دوو بەرێک هەم لە ڕووی بابەتەکان هۆراوەکانەوە هەمووی گۆڕانکارێکی زۆر باش کراوە دووبارێک هینەبێت لە ئەم ساڵیشە پۆلی 5 ئیترەکرێتە بواری قسەکە لەسەر ئەم ساڵە ئەگە بەم حاڵەوە بەم دۆخەوە قوتابی چێتە ناو تاقیکردنەوەکان شەرعیت لەسەر توانای قوتابی دروست ناکات لە ڕووی تواناوە خۆی تاقیکردنەوەکان ئەو مامۆستا خۆی بڵین پرسیاردانێت و تاقیکردنەوەکانیش دیاری نەکراوە لە ناوچەی بایکۆت ئەوە دەسەڵاتراوەتە بەڕێوەبەری گشتی پەروەردەکان بە تایبەتی سلێمانی ئەو کاتە بڵین بڕیاری لەسەر تەسەوور دەکرێت ماوەی خوێندن درێژ بکرێتەوە ئەم ساڵ وەڵایی ئەوە کەوتۆتەوە سەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە بڕیاری لەسەر بات تا ئێستا خوێندن بەردەوامە لە ناوەندەکانی خوێندن خۆشحاڵانە ینی ئەم ماوە دوور و درێژش سوودێکی زۆری هەبوو بۆ قوتابیان بۆ بابەتەکان بە تایبەتی لە تاقیکردنەوەکان ئیسا بازنەی یەکەم پۆلی 1 و 2 3 ساڵانی پێشتر ئەگەر هات و لەوانی کوردی یا بیکاری لاواز بواە دەمایەوە بۆ خولی دووەم بەڵام لە ساڵ پارەوانێ بە بڕیاری جەنابی وەزیری پەروەردە کە قۆناغی بازنەی یەکەم پۆلی 1 و 2 3 بە دەرچوو هەژمارەکرێت بۆیە ئێمەشەم پاکێچەمان هەڵبژاردووە کە پۆلی 1 و 2 3 کتێبەکان تەواوکەری یەکتری بن وڵا واسقان چەند بابەتێکی دیکە مەدەم بە کورتی وەڵامەکان لێوەربگرم خوێندن لە ناوەندێکی حکومی بەراورد بە ناوەندێکی هەلی هەمان منهەج و هەمان پرۆگرام دەخوێنرێت یاخود جیاوازێکی هەیە لە ڕووی ئاستی کواڵەتی خوێندنەوە بۆ هەندێک جار دەوتێت ئەوەی لە قوتابیەک لە ناوەندێکی ئەهلی فێر دەبێت لە ناوەندە حکومیەکە فێر نابێت ئەم قسەی وایە وەڵایی هەر هەمان منهەجە لە ناوەندی حکومی و ئەهلی لە ئێستا خوێنرێت ئەو پرۆگرامە هەر هەمان پرۆگرامە یعنی جیاوازێکی ئەوە کە کاریگەری هەبێت هیچ جیاوازێکی نییە نەخێر باشە پۆلی 12 ئامادەی ئەم ساڵ هەرچەند ئەمە اختصاصی بەڕێزت نییە بەڵام حتمما ئەندامی لیژنەی باڵای وەزارەتی ڕەنگە لێرە و لەوێ زانیاری تەبێ ئەوان بەبێ گرفت دەچنە تاقیکردنەوەکانەوە ئەم ساڵ ئەوانش پرۆگرامیان بۆ کەم کرایەوانێ بەڵێ دەچنە تاقیکردنەوەکانەوە ئەوەش بەپێی فەرمانێکی وزاری لە دانراوە بۆیان تاقیکردنەوەکان لە چ کاتێکە ئەنجام بن بۆ دەڤەری بایکۆت باشە وەزارەتی پەروەردە لە بابەتی ڕاهێنانی مامۆستایان بەنیازی چی دیکەیە بۆ نمونە ئەوەی کە وەکو بەرنامەی کاردانراوە یان ئەمە هەڵدەگیری بۆ ساڵێکی دیکە و بە هەمان شێوە یاخود لە وەرزی هەمنیشی داخولەکانی ئەوە بەردەوام دەبێت بۆ ئەوەی لە سەرەتای ساڵی نوێی خوێندن مامۆستا ئامادە بێت بۆ وەرگرتنی ئەموانانە لە ئێستا مامۆستا ڕاهێنەر لە ڕێگەی ڕاهێنانی
هینی برادۆستە ئەوە بە شێوازی ئۆنلاینە پەرە بە توانەکانی مامۆستایانی ڕاهێنەر دەدرێت و هەماهەنگێکیش هەیە پرۆژەیەک هەیە هەماهەنگیە لە نێوان بەڕێوبەری پرۆگرامەکان و لەگەڵ بەڕێوبەری ڕاهێنان کە پێکەوە وابەستە بکرێت واتە پرۆگرام بەبێ ڕاهێنان دانەنرێت ئەو بابەتانی کە لە پرۆگرامەکان دادەنرێت ڕێگا و هەنگاوەکانی ڕاهێنانی تێدا بێت بەڵێ ئێستا بڵین مامۆستای ڕاهێن جاران خول دەکرایەوانێ بۆ مامۆستای ڕاهێنەر تەنها لە ناو شارە هەبوو لە بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنانی پارێزگاکان کامیش زۆربەی جار هەر مامۆستانی ناوشار سوودیان لێبینی مامۆستانی هەرگلەیەکی جددی ئاوەسان بۆ نمونە دەوترێت ئەم ڕاهێنانەی کە دەکرێتەوە بۆ مامۆستا تەنها چەند مامۆستایەکی دیاریکرا و سوودبەند دەبێ لێی بەڵام ئەوانی دیکە لێی سوودبەندا بنیا بەشداریان پێ ناکرێت میکانیزمی بەشداریکردنی ئەم خولانە چۆنە؟ ئێمە بڵین ئێستا مامۆستای ڕاهێنەر لە کوردستان لە ناوشار و دەرەوەی شار و گوندەکان لە قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن مامۆستای ڕاهێنەر دابین کراوە یعنی دەچێتە ناوەندەکانی خوێندنەوانێ کە ڕاهێنان بە مامۆستایان دەکات و خولێکیش پاکێجێکیشمان ئامادە کردووە بە هاوبەشی نێوان ڕاهێنان و پرۆگرامەکان کە بەڕێز مامۆستا بۆتان ڕاهێنەری پەروەردەی لە نووسینگەی وەزیر لەگەڵ مامۆستا چیمەن بەڕێوەبەری بەشی کوردی پرۆگرامەکان و مامۆستا هێمە بڕیاردەری لیژنەی کوردی و وەخۆشم مامۆستا ئاوازکە مامۆستای ڕاهێنەرم لەگەڵ مامۆستا مەحموود بابەتجەلان کە سەرپەرشتیاری پەروەردەییە کە پێکەوە پاکێجێکمان ئامادە کردووە خولێک بۆ مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی پۆلی یەکەم کە ئەویش پاکێجەکەشمان هەنگاوەکانی وتنەوەی وانەیە لەگەڵ ڕێگا و میتۆدەکانی وانە و شێوازی دەنگ و نووسینی پیت بۆ قوتابیانی پۆلی یەکەم کە بۆ مامۆستایانە باشە مامۆستا ئاوازخوا پرسیارێکی منتەقی ئێوە بۆ نمونە ئەم خولی ئەلکترۆنیە پرۆگرامەکان کراوە بە ئەلکترۆنی بەڵام باشتر نەبوو پێش ئەوە ینی بۆ ئێوە خولی ڕاهێنانە بۆ مامۆستا بکەنەوە بە دڵنیاییەوە باشتر بوو ئێستا ئێمە ئەم خولە کاکەینەوە بۆ ئەمەشە کە مامۆستایان شارەزا بن لەو چۆنێتی ئەو QR بە خۆشحاڵانە کە ئێستا بڵین مۆبایل و ئایپاد ئەتوانن بەبێ ئەوەی کە خەتیشیان هەبێ لینکەکە بێنێت بۆ قوتابی کە سوودی لێوە بگرێت ئێمە ئەم مەخولە بڵێ دەبواە ببواە بەڵام بەهۆی بایکۆتەوە کە لە سنووی سلێمانی کرا نەماتوانی دواکەوت من هیچ کاتم نەماوە لە پرۆگرامەکە دەمەوێت دوا قسە دوا سەرنجی خۆی لەسەر خۆیتەوەرەکە ئەگەر شتێک ما بێ بتێ بیڵیت دەستخۆشی لە یەکەم زۆر سپاس بۆ پرسیارەکانە دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ مامۆستا ئاواز ڕەو ئەندامی لیژنەی باڵای وەزارەت و بەشی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن